خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم لحديثك صحيح جامع صغيرة دفرمي ومن خرج إلى تسبيح الضحى لا ينصبه إلا إياه فأجره كأجر المعتمر وفي رواية صحيحة فهي كعمرة. أم خاڵە زۆر گرنگە ئێمە دەڕۆین بۆ عومرە چەند ڕۆژێکمان پێ دەچیە هەتا دەڕۆین و دێینەوە لێرەش عومرەیەکەی دەتوانین ئەنجامی بدەین انشاءالله. خۆشەویستی خوا فەرموویە صلى الله عليه وسلم هەر کەسێک لە ماڵەکەی خۆی دەرچێت لە ماڵی خۆت لە دوکانی خۆت لە مەحەلی خۆت لە کۆمپانیای خۆت لە هەر شوێنەکە دەرچۆ دەرەوە بڕۆ بۆ مزگەوتێک لە مزگەوتەکان دوور کات نوێژی چێشتەنگاو بکە لە مزگەوت لە بازاڕی سعات هەشتە نۆیە دێ چەندێ مەجالت هەیە وەرە بۆ مزگەوتێک تەنیا هاتنەکەت بۆ مزگەوتەکە بۆ نوێژی چێشتەنگاو بێت چونکە دەفەرمێ لا ينصبه إلا إياه واتە دەرچوونەکەت بۆ مزگەوت تەنها بۆ نوێژی چێشتەنگاو بێت نەک بۆ شتی تر. ئەفەرمێ ئەجر و پاداشتی تۆ وەکو ئەجر و پاداشتی کەسێک وایە خەریکی عومرە بێ و دەفەرمێ فەهیە کەعومرەتین خێری عومرەیەکی هەیە واتە دەتوانی هەموو ڕۆژێک لە دوکانەکەی خۆتەوە لە ماڵەکەی خۆتەوە سیارەت پێ ئەگەر مزگەوتەکەش دوورە وەرە بۆ مزگەوت داش خرابوو لە حیوانی مزگەوتەکە لە حەوشەی مزگەوتەکە دوور کات نوێژکە و بڕۆ دەرەوە خێری عومرەیەکە بنووسرە ناتوان بیکەن کەواتە دەتوانی هەموو ڕۆژێ عومرەیە بکەی. ئەمە کارێکی ئاسانە.